40 ملیۆن هەژار لە ئێران بە ڕەوایەتی کارگێڕانی ڕژیم. حەمید حسەینی ئەندامی هەیئەتی نوێنەرانی ژووری بازرگانی سەبارەت بە هەرێمی جەمعیەت و دابەشکاری سەروەت لە ئێران وتی 4.3% لە جەمعیەتی ئێران واتە نزیکەی 4 ملیۆن کەس ژیانێکی زۆر باشیان هەیە. 19% ئەم جەمعیەتە لە چینی مامناوەند بەرەو سەرێ و 15% لە چینی مامناوەند بەرەو خوارێ. ناوبراو لە درێژەدا وتی نزیک بە 40 ملیۆن کەس لە خەڵک بۆ درێژەی ژیانیان پێویستیان بە یارمەتی مەعیشەتی و یارانە هەیە. ئەم ئامارانە نیشانی دەدەن کە لە هەر دوو کەس دانیشتوانی ئێران زیاتر لە یەک کەس یان بەواتایەکی تر 60% جەمعیەتی ئێران بۆ گوزەرانی ژیانیان پێویستیان بە یارانە و یارمەتی حکوومەتی هەیە. بێکاری، گرانی، نەبوونی پشتیوانی دەوڵەت، هەزینەی لەسەرەی دەرمان و نەخۆشی کۆڕۆنا ژیانی پتر لە نیوەی جەمعیەتی ئێرانی کردوتە گوشارێکی قورس و ڕەنجێکی دەرونی ڕۆژانە. ئەگەرچی ئاماری بڵاوکراوە لەلایەن حکوومەتی ئیسلامی و زۆر یەک لە ئامارەکانی دیکەی گروپەکانی نزیک بە حکوومەت لە ئێران جێگای متمانە نین، بەڵام دەتوانن لانی کەم وێنەیەکی بە نسبەت ڕوونمان لە هێڵی هەژاری پێنیشان بدەن. ئەم ئامارە حکوومەتیانە نیشانی دەدەن کە تەنیا نزیک بە 4 ملیۆن کەس لە جەمعیەتی 84 ملیۆنی ئێران ژیانێکی باش و خۆشبژێویان هەیە کە بێگومان بەشی هەرە زۆریان سەرانی ڕژیم، فەرماندە نظامی و ئەمنیەکان، ڕاندخۆران، ئاخوندەکان، ئاغازادەکان و ئەو بەشە لە دانیشتوانی ئێرانن کە لە کاری بەرهەمهێنان، تەجارەت و بەشی خزمەتگوزاریدا ساحەب و خاوەنکارن و یان میراتێکی گەورەیان پێگەشتووە. ئەم ئامارە نیشانی دەدات کە بۆشایی چینایەتی لە ئێران تا چ ڕادەیەک قوڵ بۆتەوە. نیشانی دەدات کە نزیکەی نیوەی توێژی مامناوەندی 34% هەرچی زیاتر لە چین و توێژەکانی خوارەوەی کۆمەڵ نزیکتر بوونەتەوە. هەر ئەم واقعێتە پێمان دەڵێ کە ئەم فەلاکەتە ئابووریە ئەوانیشی گرتووەتەوە و توانای کڕینیان سنووردارتر دەبێتەوە. ئەوان دەتوانن بە یەکگرتووی لەگەڵ کرێکاران و زەحمەتکێشان هێزی مەزنی مرۆیی دژ بە ڕژیمی ئیسلامی بکێشنە گۆڕەپانی سیاسی ئێران. بە پێی راپۆرتی سایتی شەهر ئارا نیوزی نزیک بە باڵەکانی حکوومەت، هێڵی هەژاری بنەماڵەیەکی 4 کەسی گەیشتوتە 10 ملیۆن تمەن و پتر لە نیوەی خەڵکی ئێران لە هەژاری بێسنووردا دەژین. کرێکاران بۆ درێژەدان بە خوێندنی منداڵەکانیان تەنانەت توانای کڕینی قیستی موبایلیشیان نییە. لە ئێستادا نیگەرانیەکان ئەوەن کە نیوەی کۆمەڵی ئێران کەلانی کەمی مادەی خۆراکی و پڕۆتۆئینیان پێناگات لە داهاتوویەکی نزیکدا ناتوانن درێژە بە خوێندنی منداڵەکانیشیان بدەن. پێشتریش ناوەندی لێکۆڵینەوەکانی مەجلسی شۆڕای ئیسلامی لە هاوینی 1997دا سنووری هەژاری نزیک بە 2 ملیۆن و 730 هەزار تمەنی بۆ بنەماڵەیەکی 4 کەسی بەراورد کردبوو. ئەم ئامارانە دەری دەخەن کە تەنانەت بە پێی راپۆرتی بازنەکانی حکوومەت لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا هێڵی هەژاری 7 ملیۆن و 300 هەزار تمەن زیادی کردووە. هەر ئەم سایتە لە درێژەدا دەنووسێت لە ئەگەری نەدۆزینەوەی هیچ ڕێکارێکی کردەوەی بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە، یەقینەن کرێکاران بەهۆی نەبوونی داهاتی پێویست لە درێژەی خوێندنی منداڵانیان ڕێگری دەکەن، چونکە لە ژێر سێبەری هەڵاواردن و نەبوونی هیچ جۆرە پشتیوانیەک لە توێژی کرێکار و زیان هەڵگری کۆمەڵ زیندومانەوە یەکەمین ئەولەویەتی ئەوان دەبێت و خوێندنی منداڵانیان دەکەوێتە ئەولەویەتێکی زۆر خوارترەوە. بە پێی راپۆرتی ناوەندی ئامار، ڕێژەی تەوەڕوومی نوقتەیی خرمانانی 1399 لە چاو مانگی پێشوو 4% زیادی کردووە. ڕێژەی تەوەڕوومی نوقتەیی گروپی سەرەکی خواردەمەنی و نۆشەمەنی و دوخانیات بە چوونە سەرەوەی 5.5% بۆ 31.5% وە گروپی کاڵای غەیرەخۆراکی و خزمەتگوزاریەکان بە چوونە سەرەوەی 3.3% بۆ 35.9%
بەرز بووتەوە. ئەم راپۆرتانە نیشانی دەدەن کە لە هەڵسەنگاندنی قیمەتی کاڵا و خزمەتگوزاریەکان لە خەرمانانی 99 لە چاو خەرمانانی 98 قیمەتی هاتوچۆ 8.8 قیمەتی میوە و ویشکەبار 5.47 و قیمەت و نان و دانەوێڵە 2.45 زیادی کردووە. دەسەڵاتێک کە قەرار بوو گەندەڵی و نایەکسانی سەردەمی پەهلەویەکان ڕیشەکێش بکات و بە قەولی خۆیان پشتیوانی مستەزعەفان بن، لە ئێستادا ئێرانی کردوتە جەحەنەمێک بۆ خەڵکەکەی و هەژاری و نابەرابەری و نەبوونی ئیمکاناتی پێویست بۆ ژیانێکی ئینسانی گشتگیر کردووە. ئاستی ئەم هەژاریە لە ناوچە پراوێزەکانی وەک کوردستان، بەلوچستان، خوزستان و ئیلام یەکجار لە شوێنەکانی دیکە زیاترە. لە وڵاتێکدا کە ئیمکانات و سەروەتی بەرینی هەیە، داهاتی وڵات دەکرێتە هەزینەی سەرکورد لە ناوخۆ و تەرۆریزم لە دەرەوەی وڵات، پەرەپێدان بە ناوەندی مەسحەبی و ئاخوند، دزی نجومی فەرماندەی نظامی و ئەمنی و ڕاندخۆران. هەر بۆیە سەیر نییە کە زۆربەی خەڵکی هەژاری ئێران تووشی کێشەی جۆراوجۆری دەرونی و کێشە کۆمەڵایەتیەکانی وەک ئێعتیاد، تونند و تیژی، نەخۆشی و عەسەبیەت بن. حکوومەتی ئیسلامی ئێران کە سەرچاوەی ستەمکاری و چەوساننەوە و سەرکوت و پێشێلکاری مافی مرۆڤ و هەڵاواردنی نەتەوەیی و هەڵاواردنی سیستماتیکی دژبەژنان و سەرکوتکردنی هونەر و کولتوری پێشکەوتنخواز و بڵاوکردنەوەی خورافات و نەزانیە و هەژاری و بێبەشی کردوتە بابەتێکی گشتی، شیاوی خەڵکی ئێران نییە و سڕینەوەی لە وێنەی ژیانی کۆمەڵایەتی ئێران بۆتە پێویستێکی خێرە.